ئەو ڕێکخراوەی خەمی سەرەکی بووەتە پەروەردەکردنی نەوەیەک بۆ ئایندەی نەتەوەیەک. ئەو ڕێکخراوەی پەروەردە زانست داهێنانی کردووەتە دروشمی سەرەکی خۆی و چەندین چالاکی گەورەی خستوەتە خزمەتی ئەو دروشمانەوە. بەڵێ ئەمە ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستانە لە 9 چواری ساڵی 1994 لە پێناو خزمەتی قوتابیان و شکۆی زانست و خوێندندا خۆی ڕاگەیاند و ئێستا تەمەنی لە بەهاری سیهەمدایە. هەر لە سەرەتای ڕاگەیاندنیەوە تاوەکو ئێستا ڕێکخراوێکی کاریگەر و قبوڵکرا و خۆشەویستی نێوچینی قوتابیان بووە، خەمخۆری ڕاستەقینە و مامۆستایەکی بە ئەمەک و پەروەرشیارێکی لێهاتوو بووە. ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان 11 کۆنگرەی لەوادەی ئاسایی و یاسایی خۆیدا ئەنجام داوە و ئێستا لە خولی 11هەمینی خۆیدایەتی. لە سەرجەم شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان و ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم تەنانەت دەرەوەی عێراقیش دەستی پەروەردە و خزمەتی گەیاندووەتە قوتابیان و هەمیشە بەدەم خەم و داواکاریەکانیانەوە بووە. گەشەپێدان وەک چۆن لە ڕۆژانی ئاساییدا لە خەمی پەروەردەی قوتابیان بووە و پەروەرشیارێکی خەمخۆر بووە، لە ڕۆژە سەختەکانیشدا داکۆچیکارێکی ڕاستەقینەی داوا و مافەڕەواکانی قوتابیان بووە. هەروەک لە ڕابردوودا ڕۆڵێکی باڵای هەبوو لە چارەسەرکردنی کێشەی وەرگرتنی قوتابیان لە زانکۆ و پەیمانگاکان، هەروەها گەڕانەوەی دەرماڵە بۆ قوتابیانی زانکۆ. ڕێکخراوی گەشەپێدانی قوتابیانی کوردستان ئاگادارتان دەکاتەوە کە چارەسەری بنەڕەتی بریتیە لە گەڕانەوەی ئەو کورسیانەی کە کەم کراونەتەوە. ئەندامانی گەشەپێدان هەمیشە لە پێشەنگانی ناوەندەکانی خوێندن بوون. ساڵانە ڕێژەیەکی بەرچاو لە قوتابیانمان بە نمرەی باڵا و ئاستی بەرزی زانستیان پێشکەش بە ناوەندە ئەکادیمیەکان دەکەین. پرۆژە و چالاکیە سەرتاسەریەکانی گەشەپێدان لە تەواوی کوردستان هەمیشە جێگەی تێڕامان و سەرنجی ڕایگشتی بووە، بوونەتە هۆکارێکیش بۆ بەرفراوان بوونی ئەو جۆرە چالاکیانە بە تایبەت لەلایەن ڕێکخراوە هاو ئامانجەکانەوە. بەشێک لە گرنگترین پرۆژەکانی ڕێکخراوی گەشەپێدان پرۆژەی دیداری گەشەپێدان بۆ قوتابیان GFS، پرۆژەی تاجی زێڕین، پرۆژەی مەشقی سەرکردەیی، پرۆژەی بەرەوزانکۆ، پرۆژەی نوری جیهان، پرۆژەی بەهاری دڵان، پرۆژەی دۆستانی کتێب. بەڵێ ئێرە گەشەپێدانە، کانگای پەروەردە و زانست و داهێنانە.